گوڵات یەکگوتکەوێ ڕۆژهەلاتی شارەی شنگالێدا شەرەکی گران چێبوو نابەرا پێشمەرگن ڕۆژاوای کوردستانی و چەتەیەن داعشێدا و تێدا پێشمەرگن ڕۆژاوای کوردستانی بە قەهرەمانی ئەفشەر بەردەوام کردن و تێدا دوو پەکڕەوان ji دەستخۆدان هەردوو پێشمەرگن بناوێ شێرزاد حەمەد معسووم و ئەحمەد بۆزان قجۆ و لەسەر شەڕی عەقید بەدەلبەندی ئامر هێزایەک یا لەشکرێن ڕۆژ یەن بەسەر پێشمەرگن ڕۆژاوای کوردستانیدا وها ژمارە لەسەر شەڕی ئاخوی دەستپێکی المفرقة حردان ما دەستپێ کرد بۆ گوندێ گۆڵۆتە بسەرپەرشتیا لیوا غازی بابکەیی و هێزایەک لەشکری ڕۆژ ئەم کەتینە ناوە شارعیدا و ئەم چوین بۆ بەرەف گوندێ گۆڵاتە گوندێ گۆڵاتە بەری بگەینە ناوە گوند هەمەرەکە انتحاری هات بەرەف پێشمەرگەی هات بەرەف وان قارەمانە هات هەواڵێکی me gencekê me yê xelkê Rojava kete ser çûka xwe û li hemberî yani wî viya xwe gorî hevalê xwe dî biket qedera Xwedê jî kes neşet ew dîketin Rabbil Alemîn himmet daye û pûyê sarûxê şiya wê miderrehê ya intihar kirî tê ku pêk ditin û piştî hingê piştî ew peqî eva pêşmergê henê تلیلیا دا و راست قستا گوندی کر همار هیلان دبابه هیلان وکو شیرا کتنا ناوا گوندی لناوا گوندی جی ام کتنا ناویک دوی شریدا گولی پێنج دەم هژمێرە هات بەردەوام کردن و تێدا لەشکرێن ڕۆژ قەهرەمانیەکە بێ هەمبەر شەڕی خواکردن و کاری بوون گوندێ گۆڵات پاقش بکنجی چەتەیەن داعشی ئەو پێشمەرگە کردە ناوێک 4 ساعت حتا 5 ساعت شەڕێک گۆلان بکۆلان فرع ڕمانە جوی خانی بو خانی دیتره حتی بو یطاریا مغرب بری شر مبدومایی بید هاشم سیتی و حاجی خضر قوات توانای شلای دیتره و هاتنا گشتنا گنده گلات گشتنا دفمه بسیمت وان پشمرگا اف گندشتی رو رستا تپاقش کرن پتری 20 کلخیتوان کدنا بردست پشمرگی لب مخابنی و اف داستانه هنده آمازن بخوینا دو گنجد مایت خلک پێشمەرگێن کوردستانی لەشکری ڕۆژ هێزایەک هاتە تومارکردن و تقریبا 7-8 بریندارێکە بێ قەهرەمانی ئاوا میرخاسە هەرێما کوردستانی وێ ئازاد ببێژی چەتەیەن داعشێ و دووبەلانکردنوێ و هەر کەسێکی دخوازێ دەسوەردانێکی بکێت دنا بێ ئاخا پیرۆزدا جەمیل ئۆسێ ئارک